چارەکە سەدەیەک بەر لە ئێستا و لە هەلومەرجێکی نائاسایی عێراق و هەرێمی کوردستاندا و لە کاتێکدا پڕۆژەی ئیسلامی لا لێواری کێشە و کەوتنێکی حەتمیدا بوو، قەیرانی جۆرە و جۆر تەنگی پێڵچنی بوو، کۆمەڵی ئیسلامی کوردستان لەلایەن زۆرینەی سەرکردە و مەڵبەند و هێز و کادیرانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیەوە ڕاگەیەندرا. ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان قۆناغێکی نوێی پڕۆژەی ڕابوونی ئیسلامی بوو لە کوردستان کە درێژکراوەی دەیان ساڵ لە کار و تێکۆشانی مامۆسایانی ئاینی عەمامە پاک و بەهیممەت و گەنجانی گیانبەخش بوو. ئەو زانە و گەنج و لاوانەی هەر لە سەردەمی خەبا دژی ڕژێمی دیکتاتۆری بەعسەوە چەکی مەردایەتی و جیهادیان لەشان کرد و بەڕووی دڕندەی ئەو ڕژێمەدا وەستانە. ئەم لاپەڕە نوێی پڕۆژەی ڕابوونی ئیسلامی مامۆستا و زانایانی ئیسلامی کۆڵەکەی ڕاگەیاندنی بوون. هەمان کات لەسەرشانی دەیان و سەدان گەنجی خوێنگەرم و کەسایەتی ئەکادیمی و خوێندەوار و خاوەن بڕوانامە کەوتە سەرپێ کە بە ئومێدێکی زۆرەوە شانیاندایە بەر ئەم ئەرکە قورسە. لە ساڵی 2001ەوە کۆمەڵی ئیسلامی ئەو کات و کۆمەڵی دادگەری ئێستا تووشی چەندین هەوراز و نشێو بووە، هەر لە سەرەتاوە کە شەڕی چەکداری نێوان یەکێتی نیشتیمانی و گروپی جوندول ئیسلام بەرپا بوو، بە پیلانێک هەوڵدرا کۆمەڵی ئیسلامیش لەو شەڕەوە بگلێنرێت و لەو ڕێیەوە لاواز بکرێت. بەڵام حکمت و لێوەشاوەیی سەرکردایەتی کۆمەڵ ئەم حزبەی لەو پیلانەش دەرباز کرد. جگەلەوەش نەیهێش خەڵکی ئەورامان و هەڵەبجە ببنە سوتەمەنی شەڕێک کە کۆمەڵ هیچ بڕوای پێنە. ئەم پیلانگێڕەی دژی کۆمەڵی ئیسلامی لە ئارادا بوو، بەردەوام بوو تا گەیشتە ئاسی شەیدکردنی مامۆستا عەبدوڵڵا قەسرێ و 4 پێشمەرگەی هاوڕێی. دواتر بۆردومانکردنی بارەگاکانی لە ناوچەی ئەورامان لەلایەن هێزەکانی ئەمریکا و شەیدکردنی 43 سەرکردە و پێشمەرگە. لە هەمان ساڵدا دەستگیرکردنی مامۆستا عەلی باپیر و ژمارەیەک لە سەرکردەکانی هەر لەلایەن ئەمریکیەکانەوە. دواتریش دەستگیرکردنی زیاتر لە 600 کادیر و ئەندامی کۆمەڵی ئیسلامی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. هەموو ئەم ئاڵنگاری و سەختیانە نەبوونە هۆی ڕاگرتنی کاروانی کاری ئیسلامی کۆمەڵ، بەڵکو کادیر و ئەندامە دڵسۆزەکانی ئەم حیزبە بەورە بەرزیەوە شانیاندایە بەر ناڕەحەتیەکانی ئەم قۆناغە و ڕووبەڕووی بوونەوە. بەمەش بە کەمتر لە 2 ساڵ لەم پیلانگێڕیانە کۆمەڵی دادگەری بەشکۆ و هێزی زیاترەوە گەڕایەوە مەیدان و توانی لە هەردوو هەڵبژاردننی خولی دووەمی پەرلەمانی کوردستان و خولی یەکەمی پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی سەندیکا و ڕێکخراوە پیشەیی و مەدەنیەکان سەرکەوتن و ئەنجامی گەورە بەدەست بهێنێت. سەرباری ئەوەی لەو پرۆسە مەدەنیانەشدا پیلانی لە دژ گێڕدراوە و کۆسپ و لەمپەری خراوەتە بەردەم. لە میانەی بەشداریشی لە خەباتی پەرلەمانیدا فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری بەردەوام لە چالاکترین فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و عێراق بوون و داکۆکیان لە مافی خەڵک کردووە و پرۆژەیان هەبووە و ڕەخنەیان لە کەم و کورتیەکان گرتووە. هەر بەو هۆیشەوە هەڵوێستەکانیان لە ناو خەڵک دیار بووە و جێی ڕەزامەندی دەنگدەران بووە. دوای چارەکە سەدەیەک لە تەمەن کۆمەڵی دادگەری وەکو هێزێکی سیاسی گەورە و ڕەسەنی سەر گۆڕەپانی خەباتی مەدەنی کوردستان لە پرۆژە و پلانی خۆی بەردەوامە. دوای بەستنی 5 کۆنگرە و گۆڕانکاری و دەستا و دەستی ئەرک و بەرپرسیارەتەکان و نوێکردنەوە و پێشخستنی پەیڕەوی ناوخۆ و میکانیزمی کاری ڕێخستن و میدیا و ڕێکخراوەیی بەگشتی، ئێستا کۆمەڵ مەنزومەیەکی تەواوە لە کاری سیاسی و میدیای و ڕێکخراوەیی کە جگە لە سەرکردایەتیەکەی تۆڕی میدیای کۆمەڵ و کەناڵی ئاسمانی بانگەواز و میدیا لۆکاڵیەکان، هەروە ڕێکخراوە پیشەی و جەماوەریەکانی وەکو زانایان و مامۆسایان و تەندروستکاران و خوشکان و قوتابیان و لاوان و ڕێکخراوەکانی دیکە، هەروەک چەندین دامەزراوەی خێرخوازی و پەروەردەی وەکو دەستگای خێرخوازی بەخشین و نەخۆشخانەکانی بەخشین و ڕێکخراوە خێرخوازی و فریاگوزاریەکانی وەکو هاوار و سۆمای چاوان، جگە لە دەیان دەستگا و ناوەندی پەروەردەی و فێرکاری زانستە ئیسلامیەکان نوێنەرایەتی دەکەن. سەبارەت بە ئەدای حکومی و خزمەت گوزاریش کۆمەڵی دادگەری لە چەندین کابینەی هەردوو حکومەتی عێراق و هەرێم بە پۆست و ئەرکی جۆرا و جۆر بەشدار بووە. بەشایەتی خەڵکی کوردستان نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری لە وەزارەت و کایە جیاوازەکان لەو پەڕی دڵسۆزیدا کاریان کردووە. لە حکومەتداریدا ئەزموونی جیاواز و نەبینراویان لە دڵسۆزی و دەستپاکی نیشان داوە. توانیویانە متمانە بەدەستبێن و جێپەنجەی خۆیان جێبهێڵن.
لە ئۆپۆزیسیۆنیشدا بە پلان و پرۆژە ناسراونەتەوە بوێری و نەلەخشاوی لە ئەڵوێسی سیاسیدا تایبەتمەندیان بووە. لەسەر ئاسی سیاسیش کۆمەڵی دادگەری بە حیزبی هەڵوێز ناسراوە. دوایین هەڵوێسی دیار و بوێرانەشی بایکۆتکردنی پەرلەمانی کوردستان بوو بەهۆی ساختەکاری و دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردن. ئەمەش یەکەم جارە حیزبێک لە هەرێمی کوردستان کورسی پەرلەمانی بباتەوە و بتوانێت هەنگاوی لەم جۆرەش بنێت. ئەم هەڵوێسەش ڕۆژ لە دوای ڕۆژ بەهای زیاتر دەبێت و پشتیوانی خەڵکی کوردستان بەدەست دەهێنێت. ئێستا و لە هەموو کات زیاتر دروستی ئەم هەڵوێسەی کۆمەڵی دادگەری ڕوون بۆتەوە. بەو پێی تاوەکو ئێستاش پەرلەمان نەکەوتۆتە سەر پێی خۆی. حکوومەت پێک نێنرا و ساڵ و نیوێکیشە هەرێمی کوردستان لە فەراغی سیاسی و تەشریعیدایە.